بێگومان کردنەوەی پێشانگە تایبەتمەندی خۆی هەیە و گرنگیەکی یەکجار زۆری هەیە بەوەی کە لە پێشانگایەک لە شوێنێکی دیاریکراودا زۆرترین پێشانگا بەشداری دەکەن و کاڵا و کەلوپەل و بەرهەمەکانیان نیشان دەدەن و زۆرترین خەڵک بەشدار دەبێت لەو پێشانگایە بە مانای ئەوەی کە لە نزیکەوە لە یەک شوێندا هەردوو لایەنی بەرهەمهێن و لایەنی کڕیار دەتوانن لە ماوەیەکی کەمدا و لە یەک شوێندا کاڵاکان ببینن بە کاڵای زۆرترین کۆمپانیا ئاشنا بن. کۆمپانیایەکانیش دەتوانن وەکو ڕیکلامکردنێک بۆ خۆیان لە پیشانگاکاندا کاڵاکانیان بە زۆرترین خەڵک نیشان بدەن و لەوێشدا دەتوانن هەم خەڵکی ئاسایی کاڵاکانیان ببینێ و بیکڕێ هەم دەشتوانن فرسەتێکی یەکجار گرنگە بۆ ئەوەی لەگەڵ کۆمپانیای تریش بابڕێن عقد بکەن لەگەڵ یەکتر و بە کۆمپانیای یەکتر شارەزا بێن بتوانن لە نزیکەوە سوود لە ئەزمموی یەکتر وەربگرن. بێگومان ئێمە بە هەموو شێوەیەک پاڵپشتی کردنەوەی پێشانگای بەرهەمی خۆماری دەکەین و بۆ ئەو مەبەستەش پێشترش کە لەگەڵ ئێوە ڕێککەوتین ئێمە نووسراویشمان کردووە بۆ ئەوەی زۆرترین کارگا زۆرترین کۆمپانیا بەشدار بن و بەرهەمەکانی خۆیان نمایش بکەن. ئێمە بە نووسراوی ڕسمی داوامان لێکردون و زیاتریش دێنە سەرخەت بۆ ئەوەی ئەو کۆمپانیایانە بێن لەو پێشانگایە بەشدار بن کەلوپەل و بەرهەمەکانی خۆیان نمایش بکەن.